بەهۆی بڵاوبوونەوەی چەند جۆرێک ڤایرۆسی باڵندە لە کێڵگە پەلەوەریەکانی هەرێمی کوردستان، ژمارێکی زۆر لە کێڵگە پەلەوەریەکانی بەخێوکردنی مریشک لە سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین زیانیان بەرکەوتووە. بەوتەی سەرۆکی کۆمەڵەی کێڵگە پەلەوەریەکانی پارێزگای سلێمانی بەپێی بەدواداچوودەکانی کۆمەڵەکەیان لە ماوەی 4 مانگدا ئەگەر 600 هۆڵ زیانی بەرکەوت بێت، ئەوە زیاتر لە 17 ملیارد دینار زیان بە خاوەن پرۆژەکانی بەخێوکردنی پەلەور کەوتووە. لە ماوەی 4 مانگی ڕابردوو با ئێمە شتەکە نەکەینە پارێزگای سلێمانی لە دووهۆک و زاخۆوە ئەم سێ پارێزچوار پارێزگاکەی هەرێمی کوردستان ئەگەر 600 هۆڵ فرۆشرا بێ 600 هۆڵ ئاف و زەرەدی بەرکەوت بێ ئەم 600 هۆڵە 25 میلیۆن دیناری زەرەد بەرکەوت بێ واتە ئەکاتە 17 میلیارد و نیو. بەڵام دڵنیا دەکەم زەرەد و زیانەکان لەوانەیە سێقات و چوارقاتی ئەو ڕێژەش بن کە منێڵم، بەڵام مەعەدەل ئێمە بە شێوەیەکی کەمتر بڵاوێکین. هاوکات لەگەڵ زیانەکان کە بەر کێڵگەکانی پەلەور کەوتووە بەهۆی چەند جۆرێک ڤایرۆسی باڵندەوە، نرخی فرۆشتنی مریشکیش لە بازاڕەکاندا بەرز بووەتەوە. سەرۆکی کۆمەڵەی کێڵگە پەلەوریەکانی پارێزگای سلێمانی گرانبوونی نرخی مریشک بۆ چەند هۆکارێک دەگەڕێنێتەوە. هۆکاری یەکەم ئەوەیە کە ئەم نەخۆشیە بڵاوەتەوە 170 بۆ 80 جوچک و مریشکی هەموو عێراقی لە ناو بردو. هۆکاری دووەم غازە علەفە تێچوونی 1 کیلۆ مریشک، واتە ئێمە ئەتوانین بڵین 1 کیلۆ مریشک 170 پارەکەی علەفی تێچی. ئەمە علەف زۆر گران بووە لە 400 دلارەوە لە ماوەی 8 مانگی ڕابردوو ئێستا بە 700 دلار. غاز و گاز و ڤیتامین و ڤاکسین و کە کوالیتیان باش نییە، ئەمانە هەموو لە هەرێمی کوردستاندا گران بووە. بۆ زیاتر بە دوواداچوونی جۆرەکانی ڤایرۆسی باڵندە لە کێڵگە پەلەوەریەکانی مریشک و زیانەکانی بۆ تەندروستی مرۆڤ، پزیشکێکی پسپۆڕی ڤێتەرنەریمان دوان. ئەو پزیشکە باز لەوە دەکات ئەو جۆرە ڤایرۆسانەی باڵندە پێشتر هەبووە، ساڵانە لەم وەرزەدا زیان بە پەلەور دەگەێنێت، وتیشی ڤایرۆسەکان بۆ مرۆڤ ناگوازرێتەوە و هیچ زیانێکی بۆ تەندروستی مرۆڤ نییە. بەنسبەت مرۆڤەوە هیچ پەیوەندیەک نییە لە بینی ئەو چوار پێش نەخۆشیە ڤایرۆسێک کە ڕۆژانە کێڵگەکانە دروستە بێت، هیچ پەیوەندیەک نییە لە بینی ئەو نەخۆشیەکانی مرۆڤە. هەتاکو ئێستا هیچ سەرچاوێکی زانستی نییە بڵێ ئەم نەخۆشیانە بۆ مرۆڤ ئەگوێزرێنەوە یان خراپن یان مەترسیە لەسەر تەندروستی مرۆڤ. بۆیە ئەو مریشکی خۆماڵیە کە ئێمە بەرهەمی ئێهێنین کە لە کوردستانە بەرهەمە هێنرێت لە کێڵگەی پەلەوەرەکانی خۆمانە زۆر تەندروسترە بە ڤایرۆسەکەشەوە. ئەگەر ڤایرۆسەکەشی پێوە بێ 5 ڤایرۆسیشی پێوە بێ زۆر تەندروسترە لە مریشکی هاوردەی بەستووی وڵاتانی تر. بۆیە هاوڵاتیان دڵنیاکەینەوە کە ئەو ڤایرۆسانەی پەیوەندییان پێوە نییە و ڕۆژانە من خۆشم مریشکی خۆماڵی بەکارهێنم. بەوتەی پزیشکانی پسپۆڕی ڤێتەرنەری لە ئێستادا ئەو ڤایرۆسانە لە کێڵگە پەلەوەریەکان بڵاو بووتەوە. ئەنفلۆنزای باڵندە کە هاوبەش نییە لەگەڵ مرۆڤ و ڤایرۆسی ئایبی و گەمبۆر و ڤایرۆسی نیوکاسڵە لەو جۆرانە زیانیان بە کێڵگە پەلەوەریەکانی بەخێوکردنی مریش گەیاندووە. لە بەرامبەریشدا پزیشکانی پسپۆڕی ڤێتەرنەری باز لەوە دەکەن ئەو ڤایرۆسانە تایبەتن بە باڵندە و تەنیا زیانی بەداهەتی سامانی پەلەور گەیاندووە، هیچ زیانێکیان بۆ تەندروستی مرۆڤ نییە. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.